أو شيء بنروي بنروي بس الدست دي بنروي جاكر خلي يعني إعلاني كان الفوق الماضي هذا دائما تجري قصة يوسف أنا ساتي ميداني علي غابير سروشي كوملي دادري كردستان استا ديوي لمبكيا پیامک آراسته حالات یعنی هریم کردستان کات کمتر لخوانشی جدی که علی غابیر سروش کوملی دادگری کردستان پیامی بو خلچی کردستان بود. Desteklim. Anladın ha? بسم الله الرحمن الرحيم. أمر ديدي صالح 2025 زيني هاتين لم يزجد دنگ باندا بو هالجاردني أنجمين ونراني عراق هوادارم أم بروسيا شارستانيانا وريكوبيك بريو بشي و دەرەنجامەکەشی جێگەی ڕەزامەندی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت و خەڵکی عراق بێ بەگشتی بێگومان لە ئیسلامدا دەسەڵات هی خەڵک دەبێ بەرپرسانی خۆی دابنێ
هەروەکو دانانی بەرنامە و دیاریکردنی حەڵاڵ و حەرام هی خوای پەروەردگارە، دانانی بەرپرسانێکیش کە دەبێ وڵات بەڕێوەبەرن مافی خەڵکە. خوای پەروەردگار هەموو دواندنەکانی ئاراستەی خەڵک کردوون، بۆیە کۆمەڵگا زیندوەکان ئەو کۆمەڵگایانن کە دەسەڵات تیاندا بەدەست خەڵکەوەیە، نەک حیزبێک یا بنەماڵەیەک یا کەمینەیەک خۆپسە پێنن بەسەر خەڵک و جەماوەردا، بەڵکو دەبێ خەڵک ئیرادەی ئازاد بێ و خۆی بەرپرسانی خۆی دیاری بکە. ئەم پرۆسەیەکی شەرعیانە و شارستانیانەیە لە ئەسڵدا واتە هەڵبژاردننی خەڵک بۆ نوێنەرانی خۆی، و هیوادارم ئەنجومەنی نوێنەرانی داهاتووی عێراقیش لە ئەنجومەنی خولەکانی پێشوو کاراتر و وریاتر بێ و بە یەک چاو تەماشای هەموو عێراقیەکان بکە و ماف و ئازادیەکانی هەموو لایەک لەبەر چاو بگرێت. من لێرەدا بەو چەند قسەیە کۆتایی دێنم. پرسیار یەکەمەوەی کە چەندوایە ئەوەی کە ئیسلامیەکان یا لایەن ئیسلامیەکان بەیەکی بەشداری خۆپژاردنیان نەکرد، ئەمە بەراقی پرسە کاتدا کارەکانیاندا ئەمەیە داهاتووی عێراق چۆن دەبینەوە کە چەندوایە لە دوای خۆپژاردن عێراق و هەرێمی کوردستان بەگشتی پێیانێت چۆنات؟ ئیسلامیەکان ئەگەر نەیانتوانیوە بە یەک لیست بەشداری بکەن زیانیان لێ نادا، چونکە دوایی دەتوانن لە ئەنجومەی نوێنەراندا پێکەوە بن. هەروەکو لە قۆناغی ڕابردوودا گروپی 15 هاوپەیمانی هیوا دروست بوو لە ئیسلامیەکان و غەیری ئیسلامیەکانش، هەموو ئەوانەی کە بۆچوونیان یەک بوو و قورساییکی باشیشان هەبوو، دەگونجەیە کە ئەم جارش هەمان ئەزمون بە فراوانتریش دووبارە بکرێتەوە. بەنسبەت ئەنجومەی نوێنەرانی عێراقی داهاتوو من هیوادارم کە لە دیخولەکانی ڕابردوو کاراتر بێ. بێگومان کەم و کوڕی هەبووە بە تایبەت لە هەیمنەی پێکاتەیەک بەسەر پێکاتەکانی دیکەدا بۆ پەراوێز خستنی هەندێک لە پێکاتەکان، و لەنێو خۆدا دیارە شیعەش کە پێکاتەی سەرەکی بۆ لە ئەنجومەی نوێنەراندا ئەوانە نەخۆشدا هەر ناتەبا بوون. هیوادارم هەموو لایەک عیبرەتیان لە هەڵەکانی ڕابردوو وەرگر بێ و ئەزمونە تاڵەکان و هەڵە و کرچ و کاڵیەکان واز لێ بێنن و دووبارەیان نەکەنەوە. ئێمە 5 کاندیدمان هەیە، هیوادارین هەر 5یان دەرچن. بەنسبەت کابینەی حکوومەت کە دوای دەست بەکاربوونی ئەنجومەی نوێنەران هیوادارین وەکو کابینەی پێشێ نەبێ. هەموو جارێک کابینەکان زۆریان پێوە خراوە، ئەوەش بە تاکید لەسەر حیسابی بەرژەوەندی خەڵک و جەماوەرە. وەزعی عێراقیش هەر بۆ خۆی وەزعیشی بە بەردۆخێکی نائاساییدا تێدەپەڕێ. هیوادارم هەموو سیاسەتمەدارەکان هەموو ئەوانەی کە کورسی زیاتر دێنن و خەڵکی زیاتر پشتگیریان دەکا زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەن و زوو کابینەکە تەشکیل بکەن و کەوێتە سەرسکەی خۆی و بە ئەرکەکانی خۆی هەڵسە. لە ڕاستیدا ئەوەی کە دەڵێ گۆڕانکاری بە دەنگ دان دروست نابێ، دەڵێن ئەی بەدیلت چییە، ئەڵتەرناتیڤت چییە بۆ ئەوە؟ نەخێوان نییە. ئەگەر خەڵک دەنگێکی دلێرانەی هەبێ و خاوەنی ئیرادە و دەنگی خۆی بێ و خۆی بە منەتبار و قەرزاری کەس نەزانێ، تەنیا خۆی بە بەندەی خوا بزانێ و خاوەنی ڕەئی و بۆچوونی خۆی بێ، دەتوانێت گۆڕانکاری بکە. بۆیە من ئامۆژگاری هەموو لایەک دەکەم کە دەستگەرمانە بچن بۆ سندوقەکانی دەنگدان و ڕای خۆیان بدەن و کەسانێکیش بە نوێنەری خوان هەڵبژێرن کە پیان وابێ لە پاداشتی کردەوە باشەکانیان بەشدار دەبن، نەک لە گوناحی هەڵە ولادان و تاوانەکانی. بەشداری لە هاوپەیمانی کوردستان و یاخود ئیسلامیەکان بەشدار بن لە هاوپەیمانیەک و دەبارەت لێگرێژیش لەگەڵ لایەنە کوردستانیەکاندا ینی سەسانچی لەسەر یەکێکەوە چۆن بتوانن یەک کوردیەک وتار بێ لە بازار. ژانەکەمەوە پەیوەستە بە بارودۆخی نێوخۆی هەرێمی کوردستانەوە.
هەتا لێرە دادگەری زیاتر بێ و بێجیاوازی زیاتر بێ و گەندەڵی و قۆرەخکاری کەمتر بێ و خەڵک دڵی ئاسوودەتر بێ لە حکومڕانیە کە لێرە دەکرێت بە تاکید ئەوە دەبێت هاندەریان کە لە بەغداش پێکەوە تەباتر بن ڕێکتر بن ئێمە هەمیشە لەو شتاندا کە هاتوونە پێش ئێمەش لایەنەکانی دیکەش واتە شتانی کە پەیوەندی هەبوو بە کۆی هەرێمی کوردستانەوە لەوێ هەمان یەکدەنگ بووین مەگەر چۆن ئەگەرنا لە هیچ شتێکدا ڕامانزیان نەبوو بەڵام بەڕاستی تەبایی و دادگەری و یەکڕیزی ئێرەیە کە پاڵ بە نوێنەرانیشمان و دەنێ لەوێش زیاتر یەکدەنگ بن و یەکڕیز بن و من پێشم وایە بناغی هەموو یەکڕیزی و هەموو تەبایی هەموو پێکەوە بوون یەکگرتێ لە دادگەری تۆ کاتێک کە هەست دەکەی لە وڵاتێکدا مەزڵومی بەشفراوی ئەوە پەرچ لە بەردەم خۆتدا دەبینی کە لە بەرامبەرەکەت بچێ پێش بۆیە من هیوادارم کە هەرچی زیاتر ئەم وڵاتەی ئێمە ئاوردێن و بەلای خەڵکەوە بەلای جەماوەر و بەلای خەڵکی ستەمدیدەوە و لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زیاتر خەفتانی شەسپاندنی دادگەری بکەین بۆ ئەوە کە ئەوە بێتە بناغی بتە و بۆ تەبایی قسەی من هەرەوەی کە پێما دەنگدان هەر ئەرکێکی شەرعیە و ئەرکێکی نیشتیمانیشە باشە مرۆڤ دەبێت بەرامبەر بە کۆمەڵگاکەی خۆی بەرپرسیارە واتە هەم عەقڵ و منطیق وا دەخوازن هەم پێشەوە شەریعەت فەرمان دەکات كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەرپرسیارەتی ئێمەوەی کە بچین بەرپرسەکانی خۆمان نوێنەرەکانی خۆمان هەڵبژێرین دیاری بکەین کەسێک کە ناچێ فراغ و بۆشایەک دروست دەکات بەرشی سەرشانی خۆی هەڵناستێ و فراغ و بۆشاییش دروست دەکات و لە جیاتی وی ئەگەر پەرزەن تەزویریش نەکرێ بەڵام دەنجی بەرامبەرەکەی کە پێی وە ڕەخنەی لیان هەیە دەنجی ئەوان ساڵ دەبێت بۆیە هیچ پاسا و هیچ بیانوێک نییە بۆ بەشداری نەکردن لە پرۆسەی دەنگدان سەلامەت بن خواتان دەسپێرین